لا ممكن جمعني خوشكانی حادیەوە ئەمڕۆ هەستاوین باکردنەوەی پێشانگای گوڵی سروشتی هەدەف ئەمان جمان لەم پێشانگایەوەیە کە خوشکان و هاوشاریانمان لە دەبەری ڕاپەڕین و بە تایبەت حاجیەوەی خۆشەویست بنەستێنین بە گوڵە سروشتیەکان و ئەو ئافرەتانە و بە تایبەت خێزانەکان ئەوەندەی لە خەمی خواردن و لە خەمی هەندێک ئەساساتی شتی ناو ماڵن بەشێکی کەمیش لە خەمی ژینگەی هەم خۆیان خێزانەکان وەمە خەمی ژینگەی دەوروبەرەکەیان بن کە خۆی دانانی گوڵی سروشتی لە ماڵدا معلومی هەموو لایەکمانەکە ژینگەی دەوروبەرمان دەپارێزرێ و ئۆکسیجینی پاک هەڵدەمەژین بۆیە هیوادارین کە ماڵەکان هەمووی پڕ بێت لە گوڵ و گوڵزار و وەتاکەکان و خێزانەکان هەمیشە بە شادی و بە خۆشیەوە بژین. وڵای تەمەنێمە باس لە گوڵەکانمان دەکەین تەمەن گوڵی سروشتی پێویستە بۆ هەموو ماڵێک یعنی ئینسان ئافرەتان هەموو حەزیان لێ لە گوڵی سروشتی ماڵەکانی خۆیان پێ بڕازێنەوە جا ئەمەش ئەم نوع گوڵانەمان هێناوە طبعا گوڵ کاتێک ئافرەت گوڵ دەکڕێ نابێت بیکڕی وای لە ماڵەوە فڕێ بدا چونکە خزمەتی نەکرێ گوڵەکان دەفەوتێ زۆر کەس گوڵ کڕیوە توێتی وڵا گوڵەکە بەکەڵک نهاتوو فەوتاوە بەڵام گوڵ کاتێک کە دەیکڕیتەوە ئێستا ئینجانێکی ئاوا دەکڕی ئەمە دفن باخە بەی 8,000 تۆ دەبێت گەربرتەوە خزمەتی بکەیت گڵی بۆ بگۆڕی ئینجانەی بۆ بگۆڕی دواتر سپڕای بۆ بکرد بە سپڕا پاچی کێوە ئەمە گوڵێکی سێبەر ناوێ هەتا جاوەیە گوڵەکان ماسە زۆریان ئەم گوڵەمان دارە ئەم گوڵە بنجامین دارە بە 11,000 ئەمە دەبێت لەبەر هەتاو بێ یعنی ئەمە دەبێت لەبەر هەتاو بێ نابێت ئەمە زۆر سێبەر بێ گوڵ بە زۆری گوڵی سروشتی ڕووناکی زۆری پێویستە ئەبێ گوڵەکانمان لە شوێنێکی ڕووناک دانین چکە ئینسان بەزانم من وەکو خۆم گوڵم هەیە هەتات لێ 13 ساڵەوە خێوی دەکەم یعنی باڵای لێەوە بەرزتر بۆ زۆر بە خێوی دەکەم ئێستا لێشم زیاد کردووە لە خوپۆپی زۆری کردووە لێم زیاد کردووە اینجا من وەکو خۆم گوڵ زۆر بە پێویست دەزانم هەر بۆ سروشتی ماڵەکە ئۆکسیجین ماڵەکەت بەس گوڵیش وەکو پێم وتن دەبێ خزمەت بکرێ و حتا گوڵ دەبێ قسەی لەگەڵ بکرێت دەبێ بدوێندرێ پێ هەڵبدرێ باوەڕتان دەگەک بە گوڵت گوت تۆ ماشەڵڵا چەند جوانی چەند جوان بووی بووە گەش و جوان بووی ئەو گوڵە هەی هەستی هەیە یعنی بۆیە گوڵ ئەگەر خوشکانە منداڵە خوشکانە کەم کە گوڵیان لێ دەکڕی بانەڵە پارەکەمان بە زایڕۆژ دەبێ خزمەتی بکەن ئەم گوڵانە خزمەتیان دەوێت بۆ بەسێ بەرە ئەی زیاتر لەوانەیە لە 14 جۆرمان گوڵ هەبێ ئێستا ئەمە فۆجێرە بە 5,000 ئەمە هەر گەڵایە یعنی هیچ ناکە گوڵوشت ناکە ئەمە دفنداخی بچووکە بە 5,000 ینی ڕخەکانمان ئێمە کەمتر لە بازار بەڵێ ڕەچای باردۆخی دارایی خەڵکمان کردووە پێشانگاکەشمان کردووە وشتومانە نرخێکی کەمتر بێ وەکو باسم کرد بۆ ئەم برایش ئەم گوڵە باوەڕ بە 30,000 فرۆشرا بەڵام لێرە بە 15,000 بفرۆشن عید میلاد گوڵێکە زۆر گەورە دەبێت حەزی لەبەر هەتاوە ئەمە هەروە زۆر داوبەزیانی 8,000 من بۆ خۆم لە ڕۆژانە کڕیمە بە 10,000 بە 15,000 یعنی گوڵەکانمان هەر هەمویان مناسبن ئەمە کچە باڵۆزی پێدەڵن گوڵێکی زۆر ناسکە یعنی کەسەکە نەزانە پەروەردەیەکە زوو لە ناو دەچێت بۆیە دەبێت زۆر بە وریاییەوە پەروەردە بکرێت ئەمە ئەستیریۆمە 8,000 ئەم گوڵە ڕێگەڵی نایلۆنە گوڵێکی زۆر جوانە ئەمە دەبێت زۆر جوان خزمەت بکرێت و دەبێت گڵی بۆ بگۆڕدرێ پیتمۆزی لە ناو بکرێ ئینجانەکەی گەورە بکرێ و سپڕای لێ بدرێ زۆر جوان و بە شەوق دەستخۆشی لە ئەنجومەنی خوشکانی حاجیاوە دەکەم کە هەستاون بەکردنەوەی پێشانگای گوڵی سروشتی لە دەڤەرەکەمان کە نرخەکانی لە چاو نرخی بازار کەمترە و ڕەچاوی باری دارایی خێزانەکە نەکرد کە کۆمەڵێک گوڵی سروشتی جوانی تێدا زۆرە و هەروەها هەمیشە کار و چالاکیان ئیشی باشی تێدا و هیوادارم بەردەوام بن و دەستخۆشی لێوەش دەکەم بۆ مادووبوونتان.
دەستخۆشی لە ئەنجومەنی خوشکانی حاجیاوە دەکەم بۆ کردنەوەی پێشانگای گوڵی سروشتی. پێشانگایەکی زۆر جوان و ناوازەیە، ڕەچاوی بارودۆخی خەڵکیشان کردووە کە گوڵەکان زۆر گران نینە، نرخەکانیان گونجاون. دەستخۆشیان لێ دەکەم. گوڵی زۆر زۆر جوان پێدا نمایش کراوە. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم، هیوادارم بەردەوام بن هەموو ساڵێک لەو جۆرە پێشانگانە بکرێنەوە ئینشاءڵڵا.